یاریەکانی خولی پلەیەکی یانەکانی کوردستان بەردەوامی هەیە و بە دوو یاریش هەفتەی دووەمی چوارگۆشەی زێڕینی خولەکە بەڕێوە چوو. لە یەکێک لە یاریەکانی ئەم هەفتەیەدا یانەی سەید سادق لە یاریگەی فەرماندەیی میوانداری ئاڵتون کۆپری کرد. لەگەڵ دەستپێکردنی یاریەکە هەردوویانە بە چەند هێرشێک بەختی خۆیان تاقی کردەوە، بەڵام یانەی خاوەن یاریگا سوودی لە یەکێک لە هێرشەکان بینی، بەڵام یاریزان هاوکار جەمال نەیتوانی هەلەکە بقۆزێتەوە کاتێک ناو پژیوان فیکەی لێدانێکی سزای لێدا، بەڵام ستونی گۆڵی میوان ڕێکرد بوو لە تۆمارکردنی گۆڵی یەکەمی خاوەن یاریگا. لە بەرامبەردا یانەی میوان سوودی لە هێرشەکانی بینی بە جۆرێک لە خولەکی 12 عەبدوڕەحمان ئیسماعیل ئاڵتون کۆپری کردە خاوەنی گۆڵی یەکەم. پێشتەوابوونی جێمی یەکەم بەهۆی فشارەکانی سەید سادقەوە لە خولەکی 22 ئەحمەد یاسین گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە. لەگەڵ دەستپێکردنی جێمی دووەمی یاریەکە یانەی سەید سادق جارێکی تر سوودی لە یەکێک لە هێرشەکان بینی و جارێکی تر ناو بژیوان فیکەی لێدانی سزای بۆ لێدا و لە خولەکی 55 ساڵح موتڵەق گۆڵی دووەمی سەید سادقی تۆمار کرد و خۆشی خستە ناو هاندەرانی ئامادەبوو یاریەکەوە. یانەی میوان هەوڵەکانی چرتر کردەوە بۆ یەکسانکردنەوەی ئەنجامەکە سەرکەوتوش بوو کاتێک لە خولەکی 71 عەبدوڵڵا دەحام گۆڵی بەرامبەری یاریەکەی تۆمار کردەوە. هەردوویانە چەندین هەوڵیاندا بۆ گۆڵی سەرکەوتنی یاریەکە، بەڵام سەرجەم هەوڵەکانیان بێئاکام بوو. من لە یاریزانەکان دەستخۆشیان لێکم، بەڕاستی ئاسیان زۆر باش بوو، چونکە ئێمە لەم سێ ڕۆژەیە ئێمە 4 سەفەرمان کردو، ڕۆژینەوە شەقڵاوە ڕۆژێک هاتوونێتەوە، ئەمە هەمی 4 ساعات ڕێگایە، 4 ساعات دێتەوە لە علمی تەدریب لە خلال سێ ڕۆژ تۆ ناتوانیت دو یاری ئەنجام بدەیت، دو یاری بەقووەت بەعینە ڕەتم بەعینەن هین لە دەرەوەی یاریگای خۆت بێ جمهور بەبێ هاندەر و بەبێ یاریگای خۆت. من یعنی داواکارم لە یەکەی تۆپی کوردستان حەزەکەم بزانم ئەم هۆکاری چیە ئێمە لە دەرەوەی یاریەکەین، بۆ بە سەید سادق لە دەرەوەی یاریەکەات، ئەمە حوتەم یاریمانە لە دەرەوەی یاری بکەین. ئەم یارانی داهاتوو لە دەرەوەی یاریگای خۆمان یاریکردنەوە وەڵڵا زەحمەتە، چی ئێمە یعنی بەڕاستی پێتەرم لە هیچ دنیا نەبووە سێ ڕۆژدارە تۆ یاری بکەیت، دوو سەفەر بکەیت، ڕۆژانە بڕۆیت 2 ساعات سەفەر بکەیت و بگەڕێیتەوە، ئەمە جۆ دەسەر یاریزانەکان تا یارەکانی داهاتوو سێم یاری و چوارەم یاری جوهد پێیا بێ و تووشی ساباب بۆ سێ خاڵەکە یاریمان نەکرد، بەڵام خاڵێکش لە سەید سادق لە دەرەوەی یاریگای خۆمان گرنگە. تۆ خۆت دەزانی ئەمە چوار گۆشەی زێڕین نەختێ لۆ دەکرێتە سەر یانەکان، هەر چوار یانەکەم لەملانەی سەرکەوتن بۆ خولی نایب کوردستان و هەر چوارشی شایستەیە، یاریشی گرنگماندا، یاریشی بەهێز بوو وەبزانم. تۆپی پێ ئەختا یارێمە لە خەتەیەکی فەردی گۆڵمان خوارد، بەڵام بەعام ئاستی یاریزانەکان تا ڕادەیە بڵێم ڕازی بووم لێی، ئینشاڵڵا هەوڵ دەدەین بۆ یاری داهاتوو ئاسیان باشتر بوو، ئەنجامەکەش بۆ ئێمە باشتر بێ. تا ئێستاش هەر چواریانەکەی بەشدار لە خولەکە دوای ئەنجامدانی دوو یاری خاوەنی دوو خاڵن. ئەردەڵا محەممەد کەناڵی پەیام سلەیمانی.